تۆ لە بینەرانی بەڕێز بووە و بارگوزەرانی هاوڵاتیان لە دۆخێکی خراپدایە. ئەمە شوای کردووە هاوڵاتیان ناڕەزایی و گلەیان هەبێتن. ئەمڕۆژ وەکو یەکەم شوێن لە سنووری پارێزگای هەولێر لە قەزای ڕەواندوز هاوڵاتیانی ڕەواندز بە سەرجەم چین و توێژەکان لە مامۆستایان لە فەرمانبەران و لە گەنجان و تەنانەت پێشمەرگەشیان لە ناودا بووە خۆپیشاندانیان ئەنجام داوە لە کاتژمێر 7 سەرلەبەیانی ئەمڕۆوە دەستیان بە خۆپیشاندان کرد تاوەکو سەنتەری ناوشاری ڕەواندز هاتن. بەڵام دوای ئەنجامدانی خۆپیشاندانەکەیان هێزێکی زۆری ئەمنی لە قەزای بڵین سۆرانەوە براوەتە قەزای ڕەواندز و کۆتاییان بە خۆپیشاندانەکە هێناوە. نزیکەی 3 کاتژمێر خۆپیشاندانەکە بەردەوام بووە. تونند و تیژی بەرامبەر بە خۆپیشاندەران بەکارهێنراوە بە پێی زانیاریانەی ئێمە هەمانە ژمارەیەک هاوڵاتیش بەهۆی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بریندار کراون و هەروەها ژمارەیەکیان دەست بەسەر کراون و دواتر کۆتایی بە خۆپیشاندانەکە هێنراوە. ئێمە دیارە وەکو تیمی کەناڵی ئاسمانی پەیام ویستمان بچینە قەزای ڕەواندز و لە نزیکەوە ڕای هاوڵاتیان بگوازینەوە لەسەر خۆپیشاندانەکەیان. بەڵام هێزە ئەمنیەکان لە ڕەواندز ڕێگرمان بوون بە هیچ شێوەیەک ڕێگەیان نەداکەوە ئێمە وێنەی خۆپیشاندانەکە بگرین و تەنانەت دواتر هەڕەشەشیان لێکردن وتیان ئەگەر لە نێو قەزای ڕەواندز دەبێت لە ناو قەزای ڕەواندز نەبێنن. بۆ ئێستا ئێمە تەنانەت لە ناو سەنتەری قەزای ڕەواندزیش نەماوین کەوا بتوانین لەگەڵ ڕاستەوخۆ لە ناو قەزای ڕەواندز قسە بکەین و ڕای هاوڵاتیان بگوازینەوە. ئێستا دۆخی ڕەواندز لە ئێستادا بڵین بە هێزە ئەمنیەکان چەنراوە و بارودۆخەکە بڵین خۆپیشاندانەکانیش کۆتاییان پێهێنراوە. ئێمە ویستمان بچینە لای قایمقامی ڕەواندوزیش لەسەر ئەو خۆپیشاندانە قسە بکاتن، بەڵام لەوێش ڕێگریمان لێکراوە قایمقامی قەزاکەش ئامادە نەبوو هیچ لێدوانێکمان بۆ بدات و وتیان لێرانە مەمێن و لەم شوێنە بڕۆن. بەڵە زۆر سپاس بۆ تۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە ڕەواندزەوە. سپاس بۆ زانیارەکان. بەڵە بەڕێزان ئەچینەوە لای پەیامنێرمان جەلال محەممەد لە شاری سێمانی.